سڵاوتان لێبێ ئەم هەفتەیەش بە کۆمەڵە بەڕگە و بابەتی نوێی ئابووری لە جیهانەوە تا کوردستان هاتوونێتە خزمەتتان لە بەرنامەی ژێرخان. ماوەڵەکانی هەفتە لە ئەمریکاوە دەست پێ یەکەین ئەنجومەنی سیناتی ئەمریکا پرۆژەی یاسایی بودجێی وڵاتەکەی بۆ ساڵی دارایی 2018 قبوڵ کرد کە بڕەکەی 4 تریلیۆن دۆلارە. ئەنجومەنی سیناتی ئەمریکا بە کۆی 51 دەنگی بەڵێ لە بەرامبەر 49 دەنگی نەخێر پرۆژەی یاسایی بودجێی ئەمریکایی بۆ ساڵی دارایی 2018 قبوڵ کرد. سەرجەمەندامانی دیموکراتەکان دژی پرۆژەی یاساکە بوون و هاوشانی ئەوان کۆماری خواز و سیناتۆری ویلایەتی کەنتاکی ڕاند پاوەڵ لە دژی پرۆژەکە دەنگیدا. ئەنجومەنی نێرانی ئەمریکا لە سەرەتای ترشینی یەکەمدا و شێوەی ئەمە پرۆژەی یاسای بودجەی بە بڕی 4.1 تریلیۆن دۆلار قبوڵ کردبوو. و هەواڵی تەماتە لە رووسیاوە رووسیا کاتی ئاوردەکردنی تەماتی لە تورکیاوە ڕاگەیاند. وەزیری وزەی رووسیا ئالێکساندەر نۆڤاک ڕایگەیاند ئەوان لەگەڵ تورکیا وەک پرەنسیپ ڕێکەوتوون لە یەکی ترشینی دووەمەوە هاوردەکردنی تەماتە دەست پێ بکاتەوە. وتی لەو بارەیەوە دەبێت هەندێک گۆڕانکاری بکرێت پەڕاوی تایبەت ئامادە بکرێت. نۆڤاک لە چالاکێکدا لە شاری سوچی وتەیەکی پێشکەش کرد و ئاماژەی بەوەدا 4 کۆمپانیای تورکی 50,000 تۆن تەماتە هەناردە دەکەن بۆ رووسیا. ناوراوەشکرای کرد ئەوان لەگەڵ تورکیا وەک پرەنسیپ ڕێکەوتون کە لە یەکی ترشینی دووەمەوە هاوردەکردنی تەماتە دەست پێ بکاتەوە و وتی لەو بارەیەوە دەبێت هەندێک گۆڕانکاری بکرێت و پەڕاوی تایبەت ئامادە بکرێت. وەزارەتی نەوتی عێراق داوای لە کۆمپانیای برێتش پەترۆلیەمی بەریتانی کرد پلانێک بۆ پەرەپێدان با کێڵگەنەوتیەکانی پارێزگای کەرکووک دابنێت. لە بەیاننامەیەکدا وەزارەتی نەوتی عێراق ئاماژەی بەوە داوە لەگەڵ کۆمپانیای برێتش پەترۆلیەم بەردەوامن لە پەرەپێدان بە کێڵگەنەوتیەکان لە کەرکووک. وەزارەتەکە ڕوونی کردوێتەوە مافی حکوومەتی عێراق پەرە بە کێڵگەنەوتیەکان بدات لە هەر پارێزگایەکدا بێت. کۆمپانیای دانەغازی ئیماراتی ڕایگەیاند سەرباری گژیەکان لەگەڵ حکوومەتی عێراق کارەکانیان لە هەرێمی کوردستان بەردەوامە و بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت. لە بەیاننامەیەکدا کۆمپانیای دانەغاز ئاماژەی بەوەداوە بەردەوامە لە گەیاندنی کۆمەکی پێویست بە وێستگەکانی غاز بە ئامانجی بەرهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان. دانەغاز کۆمپانیایکی ئیماراتی و ساڵی 2005 دامەزراو لە بواری بەرهێنانی غازی سروشی لە ناوچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کار دەکات. کۆتاواڵیش لە هەرێمی کوردستان کۆمپانیای ڕووزنەفتی رووسی لە چوارچێوەی گرێبەستەکە بۆ بەرهێنانی نەوتبڕی 400 ملیۆن دۆلار دەدات بە هەرێمی کوردستان. ڕووزنەفتی رووسی و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستپێکردنی وەبەرهێنان نەوت لە 5 بلۆکی وەبەرهێنانی هەرێمی کوردستان گەیشتن ڕێکەوتن بە پێڕاگەیەنراوێکی کۆمپانیای ڕووزنەفت لەگەڵ سەرکەوتن و لە کاری دۆزینەوەی نەوت لەو 5 بلۆکە ڕێکەوتنی لەسەر کراوە. ساڵی 2021 وەبەرهێنان بۆ بازرگانی دەکرێت. لە ڕاگەیەنراوەکەدا ئاماژە بۆ کراوە لە چوارچێوی گرێپەستەکەدا کۆمپانیای ڕووزنەفت 400 ملیۆن دۆلار بارێمی کوردستان دەدات ڕاژگەیەنراوە کە لە هەنگاوەکانی دۆزینەوەی نەوت بە بەهای 200 ملیۆن دۆلار داهات بەدەست دەهێنرێت. ئەمە هەواڵەکانی هەفتە بوون. لە چینە بڕکەی جیاواز لە هەواڵ باشترین لەو کۆمپانیایی کە خاوەنی هەلی کارن لە جیهان دیاریکران لە ترۆپیەوانیش ئەلفابێت و مایکرۆسۆفتە زۆرترین هەلی کاریان ڕەخساندوو بۆ کرێکارەکانیان. ئەوەش لیستی تۆپی 10 کۆمپانیای جیهانە کە کاریان بۆ کرێکارەکان ڕەخساندووە لەم گرافیکەدا. بەپێی گرافیکەکە بێت ئەلفابێت لە 100% توانوێتی هەلی کار بۆ کرێکارانی ئەمریکی بەدەست بهێنێ کە ئەلفابێت کۆمپانیایکی فرێڕەگەزە واتە کۆمپانیایەکە لە زۆر بواردا کارەکە وە کۆمپانیای مایکرۆسۆفتی ئەمریکی لە 98.85 توانوێتی هەلی کار بەدەستبێنێ بۆ هاوڵاتیانی ئەمریکی. کۆمپانیای مایکرۆسۆفت یەکێکە لە کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان کە بنکەی سەرەکی لە ئەمریکایە واوکات کاری پرۆگرامسازی و بەرهێنانی ئەلکترۆنیە. جاپان ئەکسچەنج گروپ واتە گروپی کۆمپانیەکانی بانکەوانی یابان لە 96.19 توانویانە هەلی کار لە وڵاتە بڕەخسێنن هاوکات بۆ کرێکارانی بیانیش. ئەپڵ بە هەمان شێوە کۆمپانیایکی ئەمریکیە لە بواری مۆبایلی زیرەک کار دەکات. هەمومان مارکی ئەپڵ ئەناسین
لە سەدا 92.27 بە پلەی چوارەم دێت لە ناو کۆمپانیا بەناوبانگەکانی ژیان توانیوێتی هەلیکار بڕەخسێنێ و دوای ئەوە کۆمپانیای نۆبڵ ئێنەرجی کۆمپانیایەکی تایبەتە بە بوارینەوە توانیوێتی لە سەدا 92.26 هەلیکار بۆ هاوڵاتیان بەدەست بێنێ هاوڵاتیانی جیهان بەگشتی و هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی و داملار لە 1.6 توانیوێتی هەلیکار بەدەست بێنێ ینی هەلیکار بڕەخسێنێ و ویلیامز کۆمپانیای ویلیامز لە 19.81 و IBM ئەمریکیش لە 19.86 توانیوێتی هەلیکار بڕەخسێنێت بۆ هاوڵاتیانی ئەمریکی و هاوڵاتیانی جیان و ئینڤێستۆر AB لە 1970.74 توانیوێتی هەلیکار بۆ هاوڵاتیانی جیهان و بە هاوڵاتیانی وڵاتی خۆی بڕەخسێنێ و کۆتا کۆمپانیاش کە دەهەمین کۆمپانیایە کۆمپانیای LG گروپ کە کۆمپانیەکە لە بواری ئەلکترۆنیات کارەکە توانیوێتی لە 1970.63 هەلیکار بڕەخسێنێ ئەمە تۆپی دە کۆمپانیای گرنگی جیهان بوون کە توانیویانە هەلیکاری باش بۆ وڵاتانی بۆ جیهان بەگشتی بۆ وڵاتانی کە نیشتیمانیانە بڕەخسێنن و ئەمە ئەم داتا لە نێوان لەگەڵ ستاتستا و فۆربیس ئامادەکراوە ئەمانە لە نێوان 200 کۆمپانیای بەناوبانگی ژیانی جیاکراونەوە تۆپی دا کۆمپانیای بەهێزن بەڵێ ئەمە بەرگەی جیاواز لە هەواڵ بوو. بەڵێ تەوەری ئەم جارمان تایبەتە بە شرۆڤەکردنی ئابووری هەرێمی کوردستان و تەمزانن ئابووری هەرێمی کوردستان لە چەندین لاوە ڕوبەڕووی گەمارە و هەرێمی کوردستان ڕوبەڕووی گەمارە و شەڕ بووەتەوە و ئابووریەکەشی ڕوبەڕووی داتەپینی گەورە بووەتەوە ئەوەی کە ئامارە تا ئێستا هەرێمی کوردستان لە سەدا 40 بەرهەمی نەوتی خۆی لەدەستداوە و ئاوکات لە سەدا 41 بازرگانی خۆی لەدەستداوە و لە سەدا 50 خاکی خۆی لەدەستداوە و هەمان کات گەمارۆیکی لەسرە لەلایەن مەرزەکانی بەشێک لەسەرا داخراوە مەرزەکانی عێراق هاوکات ئێمە شەڕ کاریگەریەکی گەورەی کردوێتە سەر ئابووری هەرێمی کوردستان ڕوبەڕووی داتەپینی کردوێتەوە ئێمە قسە لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف دەکەین لەو بارێ بەڵام پێشەوە چینە لای لێدوانێکی بەڕێز بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەبارەی موچەوە کەمڕۆ لە پەرلەمانی عێراق بەڕێز ئەحمەدی حاجی ڕەشید قسەی کردووە ئەچینە لایەوە لێدوان دواتە درێژە بە گفتوگەکەمان لەگەڵ پرۆفیسۆر محەممەد ڕەوف دەدەین. لێرەوە دەوای ئەوەش لە حکوومەتی ئیتیحادیەکەین کەوا موچەی فەرمانبەرانی هەرێم ئەگەر بکرێ بە شێوەیەکی سولفە بۆ ئەم کاتە تاوەکو ئەگاتە حەلێک و تا موازنەی ساڵی داهاتوو تەسویتەکرێ بۆیە لە ئێستادا ئەکرێ بە شێوەی سولەف بینێرێت بە چه ئالیەتێک بێ ئێمە وەکو نوێنەرانی گەل ئامادەین مامەڵە بکەین لەگەڵ ئەو بابەتە چونکە لە ئێستادا هەموو خاڵە حدودیەکان هەموو خاڵە سنووریەکان لەگەڵ مەتارات لەگەڵ بیرە نەوتەکانیش لە ئێستادا لەژێر دەسەڵاتی دەوڵەتی ئیتیحادیە بۆیە واجبە لەسەر حکوومەتی ئیتیحادی بە مەسئولیەتی ئەخلاقی و دەستوری و قانونی خۆی هەڵسێ و فەرمانبەرانی هەرێم بێبەش نەکا لە موچەکانیان چونکە لە ئێستادا حکوومەتی هەرێم هیچ ئیلتیزامێک و هیچ توانایەکی نییە کە ئەو موچانە بدە. بابەتە لە ئێستادا دەستمان کردو بە تەفاوز لەسەر ئەو مەسئلەیە و بەرپرسانمان بینیوە بۆیە ئەگەری ئەوەی هەیە لە موازنەی 2010 ئەوە تەسوید بکرێ ئەو گرفتانە نەمێنن چیتر فەرمانبەرانی هەرێم مەحروم نەبن بەڵام ئەوەش کەوتۆتە سەرەوەی تا چەند ئەندازەیەک هەرێم ئامادەیە داهاتە ئیتیحادیەکانی ڕادەستی حکوومەتی ئیتیحادیە. سڵاو پرۆفیسۆر زۆر بەخێر بێ سپاس. پێم خۆشە لەوە دەست پێ بکەین بەڕێستان هەر لەم بەرنامەی ئێمەوە باسی ئەوەتان کرد کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان دوای ڕێفراندۆم دۆخێکی زۆر خراپە بێ پێم خۆشە باسی ئەوکی ئێستاش لەسەر ئەم قسەیە سووری. بەڵێ باسی ئەومان کرد لەبەرەوەی ئێمە یعنی لە ڕووی دەستوریەوە سەر بە دەوڵەتی عێراقین و دەوڵەتی عێراق حەقی ئەوەی هەیە کەوا تەسەڕوف بە جۆرەها سیاسەتی دارایی نەختی بکات لە هەروەها دەسەڵاتی هەیە بەسەر ئەجوای عێراقا و بە سەر سونەرەکانی عێراقا ئەتوانێت ئەم دەسەڵاتانی خۆی فەرز کات. لەسەر ئەوەشەوە ئێستا ناوچە ناکۆکی
ناوچەکان ناکۆک لە سەرەکانی یعنی گرتوێتەوە و زۆرێک لەو بیرنەوتیانی کەەوە هەرێمی کوردستان دەسی بەسەرا گرتو بۆ خۆی نەوتەکەی درێنە و ئەی کرد بە سەرچاوی داهات بۆ خەڵکە بەرژەوەند خوازەکان و بەشێکشی ئاهاتۆ بۆ حکومەتی هەرێمی کوردستان بە نیوە ناچەڵ موچەی خەڵکی ئەدا تقریبان نیو موچە و ڕبع موچە ئێستا دوای ئەوەی کەوا حکومەتی فیدرالی ئەو سەرچاوی زۆربەی هەر زۆری سەرچاوە داهاتەکانی لە هەرێمی کوردستان بڕیوە بەوەی کە ناتوانێن نەوت هەناردەی دەرەوە بکە حتا ئەگەر یعنی مەسەن بۆرێکەش کراوە بێت زۆربەی هەر زۆری ئەو نەوتی کە دەرەهاتوە خرایە ئەو بۆری نەوتانە ئێستا حکومەتی فیدرالی عێراق دەستی بەسەرا گرتووە کێڵگەنەوتەکانی کەرکووک و هەروەها مووسڵ و هەروەها سنوورەکانش داخراون و نەوتانشی کە ینی بە ڕێگەی تەنکەر ئەچۆ دەرەوە ئێستا ناچێتە دەرەوە کەواتە توانە دارایەکانی حکومەتی هەرێمی کوردستان تەواودا تەپیوە ئێستا هیچ ڕێگایەک لە بەردەمی هەرێمی کوردستانە نەماوە ئەوەی نەبێت کەوا بگەڕێتەوە بۆ حکومەتی فیدرالی عێراقی و حەقە دەستوورەکەی خۆی وەرگێ وەکو هەموو ناوچەکانی تری عێراق ئێمە طبعاً حەقمان هەیە بەسەر عێراقەوە ئەبێت یعنی ئەو حەقە دەستووری خۆمان وەرگرین ئەوەیەکەوە داهاتەکان لە ناو هەرێمی کوردستانە کۆکرێتەوە لەلایەن حکومەتی فیدرالی عێراقیەوە و بەشێک لەو خەرجانەی کەوا حکومەتی فیدرالی عێراقیەکە بینێری بۆ هەرێمی کوردستان. پرۆفیسۆر پێ خۆشە قسە لەسەر ئەوە بکەی ئێستا خاڵی زۆر خراپ لە ئابووری هەرێمی کوردستانای بینی چییە؟ ئەوەیە کەوا هەرێمی کوردستان بە چشنی تەمان دەوڵەتی عێراقش بەوەی دەزەوەی دەوڵەتی عێراقیسا تاوکوێسا نەوتەکەی بە بەردەوامی ئەڕوات. ئەو دەوڵەتانەی یاخۆ ئەو هەرێمانەی کەوا تاک سەرچاون بە تایبەتی بوون بە ئابووریکی ڕێعی و دەوڵەتێکی ڕێعی کەوا بە تەنها سەرچاوی دارایی و داهاتیان بریتیە لە دەرهێنان و هەناردەکردنی نەوت و حتا ئەو داهاتانی تریشی کە دێت یعنی بە شێوکی غیر مباشر ئەگەڕێتەوە بۆ داهاتی نەوتی بۆ نمونە ئەگەر ئێمە توانایەکی دارایی گەورەمان هەبێت لە هەناردەکردنی نەوت و نەوت بفرۆشین ئەتوانین زۆر هاوردە بکەین کە زۆر هاوردەکرد یعنی کاڵا و شمەک لە سنوورەکان ئەتوانی یعنی باجیش بخەیتە سەر ئەو سنوورانە یعنی ئەبێتەوە بە داهاتێکی تر بەڵام ئەگەر بێت و تۆ نەتوانین نەوت هەناردە بکەیت سەرچاوی داهاتە نەبێ ناتوانیشتیش هاوردەی ناوە بکەیت چ جاوی ئێستا ئەمە طبعاً قەدەغەش کراوە بەشێکی زۆری جیایەوەی کەوا هێشتا تاوکو ئێستا تورکیا دەواازە سنوورێکی دانەخستە و هەندێ سنوور هەیە تاوکو ئێستا دەسی بەسەران نەگیراوە بەڵام هەرچۆنە بێت تۆ ئەگەر نەتوانی نەوت فرۆشی ناتوانێت تیش هاوردە بکەیت کە نتوانیش هاوردە بکەیت حکومەتیش ناتوانێت زەریبە فەرزکات چ لەسەر سنوورەکان چ لە ناوش کەواتە توانە داراییەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستاوە داتەپیوە هیچ ڕێگەیەکی تری لە بەردەمان نەتوانی بڵێن ئەم حکومەتە بە تەواویتر هەرسیێناوە فەشەلیێناوە بەڵە فەشەلی هێناوە بە تەواوەتی یعنی سایتر لەمە دو ناتوانێت موچەبات ئللا ئەگەر یعنی مەسەرەن بڕێپارەی زۆری شارد بێتەوە بۆ ئەوی ئیدامە بە سڵتەی خۆی با و شتێکی ترە بەڵام بەو شێوەی کەوا ئینسیابی جاران ئەوەی کەوا نەوت بفرۆشیە و بیخاتە بودجەی حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە نەما بە تەواوەتی. کاکتۆر ئێستا بۆ منە پێشتری ژیانی بەرپرسانیان وت بۆیە ئێمە بوون نەوت هەناردەکەین عراق ئەنی موچەمان بۆ نانێرێ یان بۆیە ئێمە بە نەوت هەناردەکەین جۆر لە جۆرەکان ینی پشکی هەرێمی کوردستان لە عراقەوە کەم ئەنێرێت بە بڕوای تۆ ینی لە ئێستا و ئەم بیانوانە ئەمێنن لا طبعا یەکەم جار ئەو قسان ڕاست نەبوو چونکە ئێمە زانین حتا لە 2005ەوە هەرێمی کوردستان دەستی کرد بە هەڵکەندنی بیری نەوت و هەناردەکردنی نەوت پێشتر لە ڕێی تەنکەرەوە اینجا دوای بۆرێکشی دروست کرد و هەناردەیە کرد لە ڕێگەی تورکیاوە بۆ دەرەوە تا 1-2 ساڵیش حکومەتی فیدرالی عێراقی هەڕەشەی لە هەرێمی کوردستانە کرد کەوا من بودجەکەتە بڕم و دوایش کردی بە قانون طبعا کەشتی بێ بە قانون توانێت تەنفیزیکە دواتر ئەو بودجەی کەوا تەخسیس کرابوو بۆ هەرێمی کوردستان بڕی و هەرێمی کوردستانیش خۆی نەوتی هەناردە کرد دەرەوە ینی پرۆژەیەک هەبوو ینی باسی ئابووری سەربەخۆیە کرد لە هەرێمی کوردستان تەنانەت ینی بانکی نێودەوڵەتیش بەشدار بوو لەم پرۆژەیە بۆچی ئەمە شکستیەنە بڕایتەوە خۆی طبعا یەکەم هەرێمی کوردستان ئەو نەوتەی کە دەرێنا لەبەرەوەی حکوومەتێکی سەربەخۆنی و خاوەن سیادە نییە ئەو کۆمپانیانی کەوا ئاهاتنە هەرێمی کوردستانە و طبعا
نەهاتن ئیش بکەن ئیلا ئەگەر یعنی مەزەن عقدەکان چاور نەبێت بۆ ئەوان ینی بەشێکی زۆر لەو داهاتانی کە دەرهێنرا لە ڕێگەی دەرهێنان و هەناردەکردنەوەی ئەوانیان برد بەشێکی زۆری تریشی ئەو خەڵکە بەرژەوەند خوازانی کە دەستیان کردو بەسە سوڵتەی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەیان برد بۆ خۆیان بە جۆرەها شێوە یاریشێکی لەو شێوانە خۆیان نەوتیان دەرهێنا و وەکو هەریەکە ئەم بیرە نەوتە بۆ من و ئەو بیرە نەوتە بۆ تۆ و بەشێکی ترشی هەندێک کۆمپانیان دروست کرد بوو لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە یعنی حیسەیەکیان لەو نەوتە داهاتی ئەو نەوتە برد بۆ خۆیان بەشێکی کەمێ مایەوە لەبەرەوە ئەوەی کە ناوێت نابوو لە ڕاستیە ئابووری سربەخۆ ئابووریە بوو سربەخۆ بۆ خۆیان لە ڕاستی بۆ بەرژەوەندی خۆیان و چەساندنەوەی خەڵکی کوردستان بوو لەو ڕێگەیەوە ئێستا ینی بە بڕوای تۆ ینی هەرێم ینی ئێستا لە خاوڵاتیان لە دڕتونگێکی تەواوان لە دڵنیایەکی تەواوان بە بڕوای تۆ ئەکرێ بڵێن لە سای حکوومەتی ئابادیە یعنی لە سای گەڕانەوە بۆ بەغدایە ئێمە ئەتوانین داهاتێکی باشترمانە بێ دۆخێکی باشتری یابووریمانە بێ بەڵێ ئەگەر طبعا هەرێمی کوردستان طبعا ئەشکرێتەوە بە دڵنیاییەوە ناچارە بێت دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەم حکوومەتە بێت یا حکوومەتێکی تریش بێت کە طبعاەوە بیرە نەوتەکان زۆربەی هەرە زۆری حکوومەتی فیدرالی دەستی گرتۆ بەسەریا ینی فڕۆکەخانەکان دەستگیراوە بەسەریا سنوورەکان بەشێکی زۆری ینی ناگەڕێتەوە وەکو جاران ئیلا ئەگەر حکوومەتی فیدرالی عێراقی دەست نەکرێ بەسەریا ئەو داهاتانی حتا ناوەوەش طبعا تەقدیرەکرێت ئەوانەی زەریبەکانی تری کە ئەسە پێندرێ ئەمانش یعنی حسابیش بێت حکوومەتی فیدرالی عێراقی ئەیگەڕێتەوە بۆ خۆی طبعا حسابیە نەڵێم نەگەوەی پارەکان با بۆ خۆی یعنی تەقدیرێکا چەندێکە و بەقەد ئەوی لێ بڕێت و حیسەی خۆمان لە عێراقەوە بۆ دێت ئەگەر ئێساژ نەبێت ئەمە لە ساڵی ئایندەوە چونکە بودجەی فیدرالی عێراقی بۆ ئەم ساڵ طبعا سپەسەند کراوە جێبەجێ شەکرێ ئێمە لە کۆتایی ساڵی ئایندا ئێمە حیسەی خۆمانە بێت ئللا ئەگەر متغیراتی زۆر سیر بێتە ناوەوە یعنی تەقدیر نەکرێت بۆ یعنی ئەوە بە گەشتبینیەوە باسی ئەماکی طبعا لەبەرەوەی بەشێکی لە عێراق و حەقی دەستوریمان هەیە بەسەر عێراقەوە وەرە سیر کە یعنی مەسەری دەستور بکەنەوە ئەڵێ محافەزەکان و هەرێمەکان لە عێراقا حیسەی خۆیانە بێت بە پێی ڕێژەی دانیشتوانی ئەو محافەزەیە یاخود ئەو هەرێمە لەگەڵ مەحرومیەت لەسەریان یعنی ئەگەر هەرێمێک بۆ نمونە ئێمە طبعا تاوەکوسا ڕێژەی دانیشتوانی ئێمە وا تەقدیر کراوە لە ١٧ لەوانەیە لەوەش کەمتر بێ ئەکید بەڕێکەوتنێ کراوە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی علاویە کە ڕێژەکە بکرێت بە لە ١٧ تا ئەو کاتێکەوە ئەحسای سوکانی لە عێراقا ئەبێت ئەم حیسەیە تەسپید بووە ئێمە لە ١٧ جایە ئەوەی کەواڵێ لە ١٧ نییە بۆ لە ١٧ نییە چکە بەشێکی ئەو میزانی ئەچێ بۆ دەسەڵاتە سیادی و حاکیمەکان ئەوەی ئەمێنێتەوە غێری ئەو بەشێک کە ئەبرێت لە ١٧ بۆ هەرێمی کوردستان پرۆفیسۆریانی ئەو تەحەدیاتانی بەردەم اقتصادی عراقی زۆر گەورە عراقی ئێستا بوون قەرزێکی 120 ملیاری لەسەر بۆ نمونە چەند لە ماوەی پێشوە ویستیان دەستکاری موچەکەن یا کەمیکەنەوە یعنی پەرلەمان نەهێشت یعنی تەحەدیاتی گەورەش لەسەر ئابووری عراقی ئێستا بوون منە بودجەیەکی ملیارد دۆلاریش بدەن بە هەرێمی کوردستان ئایا ئابووری ڕوبەڕوو ینی خراپتر نابێتەوە مەبەستی ئابووری عێراقیانە بەس ئابووری عراق یعنی ئابووری عێراق لەسەر پێی خۆی وەستاوە بۆ پێی لەم فترەی ئەخیرات دە تەن ئیزافە کرا بۆ لە ئاڵتون زێر بۆ احتیاطی بانکی نێوەندی عێراقی و بەو پێیشی کەوا ئێستا ئێمە هەموو کاتێک ئەبینین حکوومەتی فیدرالی عێراقی لەگەڵ ئەوەی کەوا خەرجێکی زۆری هەیە لە بواری شەڕا و کڕینی چەک و تەقەمەنی و جێشێکی یعنی جەڕاری دروست کردووە هەمووی مەصرفی هەیە یعنی خەرجەکانی بۆ محافەزەکان وەکو پێویست ئەڕوا و موچەی خەڵکی وەکو پێشوو ماوەتەوە تەسەوڕ ناکەی ئەگەر هەرێمی کوردستان ینی بودجە بۆ هەرێمی کوردستان بنێرە ینی جۆرە لە جۆرەکان تەوژمێکی خراپ لە اقتصادی عراقەدا بەو شێوەی نابێت چونکە عێراق توانای هەناردەکردنی زۆرە یعنی ڕاستە عێراق مەسەن حیسەیەکی بۆ دانراوە لە ڕێکی ئۆپێکەوە تقریبا 3 ملیۆن و تێنەپەڕێت بەڵام ئێستا یعنی مەسەن هەرێمی کوردستان لەم فترەیەکەوە یعنی مەسەلە
جێشی عێراقی دەستی گرتووە بەسەر کێڵگە نەوتیەکانە بۆ ماوەی کێوێت تاوەکو یعنی هەرێمی کوردستان ڕازیە بێت بەو بۆری کە دروستی کردووە یعنی عێراق نەوت هەناردە بکات و ئیرادەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدرالی عێراقی یاخو لە ڕێگەی ئەو بۆریکەوە لە تکریتەوە بەلای مووسڵاڕوا یعنی لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەمانە یعنی ئەو توانایی پێبەخشێت ئەم فترەی تا ئەو کاتە ئەو ئیشە ئەکات و ئەگاتە ئەو ئەنجامە یعنی هەناردەی خۆی لە کێڵگەنەوتەکانی خواری عێراق زیاد کردو 200,000 بەرمیلی ڕۆژانە زیاد کردووە کەواتە توانای هەیە حکوومەتی فیدرالی عێراقی کە خەرجەکانی خۆی دابین کە لە ڕێگەی نادەکردنەوەتەوە پێم خۆش تۆزە لەسەر پرسی وزە بوەستین ئێستا بۆ نمونە کۆمەڵێک کێشە لە نێوان هەرێم و عێراقا هەیە کۆمەڵی کۆمپانیان گرێبەستیان لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و ئەمانە دەسوپەنجیان لەگەڵ هەرێمی کوردستانە نەرم کردووە چارنووسی ئەمانە چی لێت؟ وڵات طبعا ئەوە گەڕێتەوە بۆ ئینەکان ئەو کۆمپانیانە چۆن تەسەڕوفەکەن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە طبعا ئەوە هەردوو لا یعنی پابند دەبن بەپێی ئەو ئیتیفاقیە بەڵام ئەوەی کە ناتوانێت ئەو پابندی خۆی لەمە دووە جێبەجێ بکە حکوومەتی هەرێمی کوردستانە و زیاتر لەوەش کە زۆر ناخۆشە ئەوەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستانی پارێکی زۆری وەرگرتووە یعنی نەوتی بە سەوزی فرۆشتووە هێشتا لە ژێر عەرزایە پارەکەی وەرگرتووە ئەبێ نەوتیان باتێ ئێستا زۆربەی هەرە زۆری ئەو بێر نەوتیانی کەوتۆتە دەرەوەی هەرێمی کوردستان حدودی ئیداری هەرێمی کوردستان ئەوەی کە پێوتری خەتی سەوز بەدەست حکوومەتی فیدرالی عێراقیەوە ناتوانێت نەوت لەوێ دەربێنێت و تەسلیمی ئەو کۆمپانیانە بکە کەواتە وەکو قەرزەمێنێتە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر ناتوانێت وردە فائیدەکانی لەسەری کەڵەکەیەکە لەو بڕوایم بۆ ماوەیەکی تر ئەگەر ئیتیفاقی نەبێ لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و کۆمپانیا نەوتیەکان ئەم حکوومەتی کەوا ئێستا ئینهیارەکات نامێنێت بەڵام ئێستا ئینهیاری نەکردووە بەسەوەی ئەعلان نەکراوە ئینهیاری کردو بە تەواوەتی لە ڕووی ئابووریەوە ئەوش وەکوتم پێویست بەوە کاکەوە ڕێکەوێ لەگەڵ حکوومەتی هەرێم مافی نییە بەسەر بۆری نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغا یعنی بەغا مافی نییە بەسەر بۆری نەوتی هەرێمی کوردستان و یعنی نەوتی لێەوە هەناردە بکە بەڵێ مافی هەیە تاوکو ئێستاش تەمان هەر ڕێکەوتنی هەبوو بەشێک لە نەوتی کەرکووک لە ڕێگە ئەو بۆرە نەوتەوە ڕۆشت نیواونی و پارەکان وەرەگرت بەڵام تەمان ئەوە ڕۆشت یعنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو حکوومەتی هەرێمی کوردستانە نییە کە قورسایی هەبێ لای عێراق و لای دەرەوەی عێراقیش کاکتۆر تۆ ینی ئەمەی ئێستا ئیبینی دەرەنجامی چیانی ئێستا بۆنە هەرێمی کوردستان هیچ سقڵ و قورسایەکی نەما و جاران هەرێمی کوردستان ینی وەکو کۆنفیدراڵیەک مامەڵەیە کرد لە چوارچەوەی عێراقا جۆر لە کۆنفیدراڵتی ڕانەگەێنراوی پێدرا بوو ئەمە بە دەرەنجامی چی ئەبینی ینی وەڵاهی طبعاً عێراق و دەوڵەتانی دەرەوەیش زیاد لە حەد نازی هەرێمی کوردستانی هەڵگرت بوو پێی داگرت یعنی وە کۆڵێ هەر داوای زیاتریە کرد و کۆڵێ بۆیان جێبەجێ کرد یعنی گەشتە حەدێتر تەواو کۆڵێ مەجای نەما تر وتیان لێرەوە بەسەیتر بەس ئەو وازینێنە نەتیجەکەی ئەو بووکەوە ئەم دوای ڕیفراندۆم حاڵەتەها بەسەر هەرێمی کوردستان ئەوکو ئەوەی کە کۆڵێن بۆ ڕیش چوین سمێڵشمان نایەبانی و ئێستا نیوەی خاکی هەرێمی کوردستان دەسەڵاتی حکوومەتی فیدرالی گەڕایەوە بۆی و ئەوەی بەدەستمانەوە لە سەدا پەنجاکەی تریشیەتی ئەبێ حەکیمانە لە مودات لە دەستدانی خاکی هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵە بیرنەوتی گرگمان لە دەستداوە ئەمە چه زیانێکی هەیە زیانی گەورەی هەیە چکە ئێمە ئەعتیمادی گەورەمان لەسەر هەناردەکردنی نەوت بوو ئەم وڵاتە ڕۆژ بەڕێوە بە نەوت ئێستا تقریبا لە سەدا هەفتای ئەو نەوتەی کە تۆ دەرتەهێنا و هەناردەکرد ڕۆژ لە دەستێت تەواو ڕۆشت ئەو ڕۆژە ڕۆشت نەما تازە ناگەڕێتەوە بۆمان لەبەرەوەی ترە بێت تەسەڕف بکەین بەپێی ئەو واقعی کە ئێستا لەگەڵ یعنی ئەژی چۆن ینی تەسەڕف بکرێ ینی حکوومەتێکی ئەگەر ڕزگای نیشتیمانی پێک بێنرێ ئەم حکوومەتە چۆن بکات لە ڕۆخ سادیەوە باشە طبعا ئەو حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئەگەر پێک بێنرێ ئەتوانرێت یعنی ئەگەر بێت و ئاعترافی پێ بکرێت لە لای عێراق ئەو کاتێکە ئاعترافی پێ بکراوە و ئەگەر مەسەرەن ئەم حکوومەتێکەوە ئێستا هەیە شەرعێتی لێ سندرایە ئەوش مەجالی تیاە ڕاست بۆ نمونە یعنی لە هەرێمی کوردستانە پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر شەرعێتی سندەوە لەم حکوومەتی ئێستا ئینهیارەکات نامێنێت یعنی شەرعێتی نامێنێت دەسەڵاتی بەغا ئەوەی لە توانای ئەوەیە هەیە ینی شەرعێت لە حکوومەتی هەرێم وەرگرتەوە ئەوش بۆی هەیە ئەوش بۆی هەیە بۆ نمونە لە ڕێگەی مەجموعەیەک لە ئەندام پەرلەمانی
کوردەکان لە بەخا کە لەوێن ئەگەر تەڵەبێت تەقدیمکەن لە بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی کوردەکانی لەوێ کە لەوێن ئەندام پەرلەمان داوای بکەن لە پەرلەمانی عێراقی شەرعێت لە حکوومەتی هەرێمی کوردستان بسەنێتەوە ئەو وەکو چۆن شەرعێتی سەنەوە لە محافزی کەرکووک ئەتوانێت شەرعێت بسەنێتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بە حکوومەتێکی غێر شەرعی دانێت ئەو کاتە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەگەر حکوومەتێکی بەدیل دروست بوو بۆم حکوومەتە حکوومەتی عێراق ئەگەر ئەم حکوومەتەی کە پێوتر حکوومەتی ئینقازی وەتانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئەگەر ئەترافی بکرا حتى ئەگەر لەو فەرزنە لە سلێمانیش بێت ئەو کاتە تەعامل لەگەڵ ئەوە ناکات ئەو کاتە مەسەن بوجەکە تەسلیمی ئەم حکوومەتەکە ئۆتۆماتیکیان حکوومەتەکەی هەولێر ئینیارەکات دواتر یعنی قرس نییە مەکاک نەخێری زۆر سووکە لە زۆر وڵاتە شتیوا بۆ نمونە لە تورکیای دەوڵەتی عوسمانی تورکیای دەوڵەتی عوسمانی ئەو حکوومەتەی دەوڵەتی عوسمانی لە ئەستەمبول ئەو کاتە پایتەختی حکوومەتی دەوڵەتی عوسمانی لە ئەستەمبول بوو و حکوومەتێکی شەرعیش بوو بەڵام حکوومەتێکی بەدیل دروست بوو لە ئەنقەرە لەلایەن ئەتاتورکەوە ماوەیەک یعنی ئەو دوو حکوومەت هەبوو لە یەکێ لە ئەستەمبول یەکێ لە ئەنقەرە دواتر لە بەرەوەی جەماوەری خەڵکی تورکیا پشگیری زیاتری حکوومەتی ئەتاتورکیان کرد وردە پەلی کێشا گەیشت ئەستەمبول و ئەو حکوومەتی لەوێ بوو خوان نەما ڕۆشت بەجێیان هێشت و یعنی ئەم حکوومەتە بوو بە حکوومەتی بەڵام هەڵگرنی ئەم بارە قورسە لەلایەن حکوومەتی ینی ئینقازی وەتەنیەوە قورس نییە ینی نەخێر قورس نییە بۆ قورس نییە ئەگەر ئەو شتانە بکە و ئالێتە بکە ئەگەر داهاتەکان طبعا نەما بەنسبەت بەدەست حکوومەتی هەولێرەوە نامێنێت داهاتی تری نییە تەعویزی کات چونکە نەوتی بە وەکو پێویست نیە دەری بێنێت سنوورەکانی لێگیراوە داهاتی نامێنێ ئەگەر حکوومەتی ئینقازی وەتەنی لەگەڵ حکوومەتی عێراقیە تەعاملەکان لە بینی ئەو دوانە بوو ئەو حکوومەتە توانەدارایەکانی وا دروستە بێت کە خۆی بسەپێنێ بەسەر کوردستانە و بێ بە حکوومەتی شەرعی و ڕاستەقینە ئەو حکوومەتی تر نەمێنێت لەوانەیە یا ئیستیقالە بکەن یان نەمێت لە وڵاتان نەمێنن بڕۆن حتا بۆن ینی هینێکی تریش نمونەیەکی تریش لە ئێرانیش کە شۆڕشی ئێران بوو بۆ ینی حکوومەتێکە بۆ حکوومەتەکەی سەر بە شابوو پیان حکوومەتی شاپور بەختیار کشان ڕۆشت بووە حکوومەتە هەرما بوو بەڵام لەبەرەوەی جەماوەری خەڵکی ئەو حکوومەتان بەدڵ نەبوو خومەینی و ینی شۆڕشی ئێرانی هێشتا ئەو حکوومەتە کۆنەکەی شاما بوو لە زانکۆی تاران حکوومەتێکی بەدیلیان دروست کرد حکوومەتی مەهدی بازرگان دوای ماوەیەک لەبەرەوەی خەڵکی تعاملی لەگەڵ حکوومەتەکەی شانە کرد ئەم حکوومەت ئەو ڕایان کرد ڕۆشتن ئەتر چوون ئەم حکوومەتی کە تەشکیل بوو بۆ حکوومەتە تازەکە چوونە وەزارەتەکانەوە بوون بە حکوومەتی شەرعی بەڵام ئێستا هەرێمی کوردستانیش قەرزێکی زۆری لەسەرلایەن کۆمپانیەکانەوە بە بڕوای تو عێراق ڕاتە شێباری ئەم قەرزانەوە ئەگەر تەنانەت حکوومەتێکی ئینقازی وەتەنیش دروست بێ یعنی ئەتوانێت بە ئەم بارە قورسە هەڵگرێ ئەم قەرزانە ینی بخاتە سەر شانی خۆی وەڵاوکو ئەو ترێت یعنی مەسەن هەر حکوومەتێ بێت ئەگەر قەرزەکان قەرزێ بێت لەگەڵ حکوومەتێکی شەرعیە بێت ئەو حکوومەتی بەدوایە ئەبێ بە وەریسی حکوومەتی پێشوو قەرزەکانە چێتە سەری بەڵام طبعا ئەتوانێت یعنی ئەمە حل کرێ لە ڕێگەی ئەوەی کە ئەو خەڵکانێکەوە بەرپرس بوون لە حکوومەتی پێشوو ئەگەر ڕەسیدی بانقیان هەبێت و سەرۆت و سامانیان کۆ کرد بێتەوە ئەتوانرێت دەستگیرێ بەسەریا و ئەو قەرزانەی کە لەسەرم حکوومەتەیە بەو پارێ بدرێتەوە ئەکید لەو ئەو مۆزوعش حلەکرێت جاری واشەی لەوانەیە یعنی کۆڵێ ئیعادەی جەدوەلە بکرێت یاخۆ عەفو کرێ وەکو چۆن عێراق لە زۆر لە قەرزەکانی عەفو کرا دوای ئەوکە ڕژیمی پێش و ڕووخا ئەم حکوومەتە تازەیە دروست بوو بە چەند حکوومەتێکمە بەسمە حکوومەتەکانی دوای ڕژیمی پێشووی عێراق زۆر باش ئێستا بەڕاستان پرۆفسۆرەکەن هەم چاودێرێکن ینی چاودێرێکی دۆخی ئابووری هەرێمی کوردستان بە وردی شتەکان خوێنەوە ئێستا ئابووری هەرێمی کوردستان بەرەو چی ئەڕوایانی بەرەو داتەپینی زیاتر ئەڕوایا بەرەو گەشەسەندنی باشتر ئەڕوا لە دوای ینی ئەم دۆخانەی کە ڕووی داوە وەڵا لەبەرەوەی ئێمە بەشێکین لە عێراق مەوزوعەکە حەلە بێت مشکلی گەورەمان نییە ینی ئێمە ئەگەر لەو فەرز ناکە ببووینە بە دەوڵەتێکی سەربەخۆ ئەم بارودۆخەمان بەسەرا باتە ئەو کاتە یعنی ئەگەر طبعا حکوومەتی عێراقیش تەواو دەستی لە هەرێمی کوردستان بشوردایە وەکو دەوڵەتێکی سەربەخۆ تەعاملی بکردا خۆی ئینهیاریە کرد کەسیش نەبوو بەهانەیەوە بێت بەڵام لەبەرەوەی ئێمە هێشتا بەشێکین لە عێراق و دەستور ئەو حەقەی پێداوین کەوا لە سەدا حەبدەی بودجەی عێراق بۆ ئێمە تەرخان کرێ ئێمە مشکلەمان نییە وە کێشە ئابوووریەکانمان حەلە بێت پێ دوای لەم هەنگاوانە کورد
گەڕانەوە بۆ عێراق کورد براوە بە یا عەبادی طبعا ئێمە لە ڕووی ئابووری وەکوتم ئەم مۆزوع حەلە بێ بەڵام لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سومعینێ و دەوڵەتیەوە لە ڕووی ئەوەی کەوا هەرێمی کوردستان پەلکێشێ بۆ شوێنی تر ئەکرا یعنی مەسەن ئێمە ئەو مادەی 140 هەیە ئەگەر یعنی ئەوە تەفعیل کرا لە جیاتی ئەوەی کەوا ئیسرار بکرا لەسەر ریفراندۆم ئیسرار بکە لەسەر تەفعیلکردنی مادەی 140 و حەلکردنی ئەو مۆزوعە لەوانە بوو زۆربەی هەرە زۆری ئەو ناوچانەی کە بەدەست پێشمەرگەوە بوو لەژێر ئیداری هەرێمی کوردستانەوە بوو چاوپۆشیشی لێکرا بوو و ئەگەر ریفراندۆمی بکرای لەو شوێنانە بۆ گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان لەو بڕایە بووم زۆربەی هەرە زۆری ئەو شوێنانە ئەگەڕا چکە دائیمەن ئەبێ ئەو حقیقتە بزانین سوڵتە دەوری ئەبێت لە شوێنێکە جهتێ سوڵتەی بەدەست بێت ئەتوانێت شعبێتی زیاتر بۆ خۆی دروستکات و دەنگ زۆرتر کۆکاتەوە بەڵام تۆ ئەگەر لە دەرەوەی دەسەڵات بی ئەو توانایی کەمترە بێت بۆ بەدەستهێنانی دەنگ بۆ گێڕانەوە ئێستا ئێمە پێشتر حتا لە ڕۆ دەستوریەکەەوە ئەگەر بە ریفراندۆمیش بکرایە ئیمکانێتی گەڕانەوەی زۆربەی هەرە زۆری ناکۆک لەسەرەکان ئیمکانێتی زۆرتر ئەو بۆ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە دەستدانی ئەو منتیقانەوە تاوەکو زیاتریش درێژە بخایەنێت ئیمکانێتی گەڕانەوەی بەشێکی زۆری کەمترە بێتەوە کەواتە لە ڕووی خاکەوە ئێمە ینی دۆڕاوین بەڵام لە ڕووی ئابووریەوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە کوتم لە پێی ئەو حەقە دەستوریانی کەەوە هەمانە کێشە ئابووریەکانمان چارەسەر بێت ئەم شەو قسەم لەگەڵ پەرلەمانتارێکی بەڕاستکەوتی ڕەنگە تا 2000 ئەنی بەو سێغێنە بەس ڕەنگە ئەگەری هەیەیانی لەم سەر هاوڵاتیان زۆر بەشێکیان چاوەڕێن کە ئەم سەری مانگە بۆ نمونە حکومەتی عەبادی موچەیان بۆ بنێرێ یا لانیکە مانی داات و موچەیان بۆ بنێرێ ئەمە ڕووەدا لە ڕووی یاساییەوە نەخێرکو کاک ئەحمەدیش باسی کرد لەبەرەوەی ئێمە طبعا لە کۆتایی ساڵین و لەبەرەوەی ئەو قانونەکە یعنی تا نهایەتی ساڵ ئەڕوات ئەو قانونی بودجەی 2017 ئیمکانێتی ئەوەی کەوا یعنی موچەمان بۆ بنێرێ کەمترە احتیمالی هەیە بەس ئیمکان کەمترە بەڵام ساڵی ئایندە یعنی ئیمکانی ئەوەی کەوا بودجەمان بۆ تەرخان کرێ بەڵێ زۆرە بەڵام هەرێمی کوردستان ڕەنگە توانێت تەنها یەک موچی هەبێ موچی ئەمانگەی هەبێ ئەو کاتەی تر وەڵا مۆزوعەکە ئەبێت یعنی ئەگەر هینیش بێت بێ بودجەیەکی خاصی بۆ تەرخان کرێ لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەو احتیمالش هەیە یعنی ئەگەر خەڵکەکە یعنی مەسەرەن داواکاریەکانیان زۆر بوو لە ڕێگەی ئەنجومەنەکانی پارێزگاکانەوە یاخۆ حکوومەتی هەرێمی کوردستان یعنی مەسەرەن تەڵەبێکی تەقدیم کرد یعنی بەناچاری داوای کرد و پەرلەمانیش دەنگیدا لەسەر ئەوەیە کە بودجەیەکی خاصی بۆ تەرخان کرێ مانگی 11 یاخۆ مانگی 11 و 12 احتیمال ئەوش ئەو احتیمالەش هەیە نزیکترین بژاردە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە لە ڕێک اقتصادیەوە چی ینی بۆ ئەم لەحزە ینی کە ئێستا تۆ چاڕوانیەکەی ئەوەیە ینی ئێمە لەوانەیە بەسەرەن ئەم یەک دوو مانگە احتیمالی زۆرەکەوە موچەکانمان نەدرێ یاخود تەخیر بکرێت لەبەرەوە ینی ئەم فترێ ئەم یەک دوو مانگەی نهایەتی ساڵ بارودۆخی ئابووری زیاتر خراپە بێت بەنسبەت فەرمانبەرانە و بەنسبەت کۆی ئابووری هەرێمی کوردستانیشەوە پێشنیارە چیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم بە تایبەتی ئەوانەی ئێستا لە دەرەوەی سوڵتەن و ئۆپۆسیۆنی ئەم سوڵتەی ئێستان کە تووشی ئینهیاراتوە بەڵاوێ یعنی ئەبێت وکوتم ئەم حکوومەتە تەواو فەشەلی هێناوە ئینهیاری کردووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابووریەوە بێتر بەدیلێک دروست بێ لە ڕاستیە لەوە زیاتر نەوەستن خەڵکی کوردستان ئەبێ حکوومەتێکی ئینقازی وەتەنی وەکو چۆن هەردوو حیزبی گۆڕان و کۆمەڵ مەفروزە لەمە دوای ینی ئیش بکەن بۆەوە ینی جیهاتی تریش بێنە ناو مەوزوعەکەەوە تەفعیلیش کرێ مەوزوعەکە هەر بەد قسە نەبێت یعنی ئیشی فعلی بۆ بکرێت تۆ هەر قسە بکە و جێبەجێ نەکردی جێبەجێ نەکرد ئیسفادەی نییە ئەبێت تەفعیل کرێت یعنی تەجاریبی تاریخی ئەوەی بۆ سەلماندووی کە ئەوە مەجالی تایە مەفروزە ئەو حیزبانە یعنی نەک هەرمە بۆ وەکو بڵێن کەسبی حیزبی یعنی بۆ ڕزگارکردنی خەڵکەکە لە ڕاستیە مەسئولیەتێکیان لەسەر یعنی باشترین بژاردەی بۆی هەرێمی کوردستان دەستی بۆ بەدڵنیایەوە چکە ئەو باشترین بژاردەیە چکەم حکوومەتی ئێسایە فەشەلی هێناوە و یعنی لە ڕاستیە حکوومەتی عێراقیش و جیهاتی دەرەوەش چاوەڕێنی شتێکی وان بەڵام ئەو بەدەست خۆمانە خۆیان نایەن ئیشمان بۆ بکەن ئەبێ ئیش خۆمان ئیش بۆ خۆمان بکەین زۆربەی هەرە زۆری یعنی وڵاتانی دەرەوە بە ئەمریکا و ئێران و تورکیا و ئیتحادی ئەوروپی و عێراق و هەموو
ئێستا یعنی مەسەرەن ئەم حکوومەتی ئێستا بە حکوومەتی منبوزی دانێن و حکوومەتێک کە تعامل لەگەڵیا ینی پیان باش نییە چاوەڕی خۆمانەکەن لە ڕاستیە مەفروزە ئێمەش ئیشێ بکەین بۆ خۆمان و ئێمەش چاوەڕین لە ڕاستیا ئەو حیزبانەکەین و کۆمەڵگەی مەدەنی و ئەمانە ینی بە شێوەیەکی ئاشتیانە ئیش بکەن لە ڕاستیە ئەمەی کە ئێستا شەیەم حکوومەت ئێستا لە زعیفترین حاڵەتیایەتی ئەبێ ئەگەر ئەمیشە بەپەلە نەکرێت ئەو کەفوکوڵیکەوە هەیە لە ناو دڵی خەڵکی و جەمار و ئەمانە ئەگەر ئیسیغلال نەکرێت ئەم کەفوکوڵە کە دامرکایە ئیشەکە گرانترێت. ڕست پرۆفیسۆر محەممەد ڕەوف ئابوورنا سوپاس بووە تام کاتە لە بەرنامەی ژێرخان بۆ شیکردنەوە بوویەکان سوپاس بۆ بەژاری کردن. بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمان ئامادەیە نرخی دۆلار 100 دلاری ئەمریکی سەرەتای هەفتە با 126 و 525 دینار دەستی پێکردو کۆتاییەکەشی با 126 و 800 دینار بازاڕی بەجێشتووە 100 دلاری ئەمریکی ڕۆژی شەمە لەکردنەوەدا یەکسان بۆ با 126,525 هزار و ڕۆژی یەکشەممە لەکردنەوەدا 100 دلاری ئەمریکی یەکسان بۆ با 126,150 واتە کەمی کردو نرخی بانکی ناوەندی بەجێگری ماوەتەوە نرخی 1 دلار یەکسان بۆ با 1,190 دینار خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی عراقیەوە 144,993,095 دۆلار بووە و ڕۆژی دووشەممە نرخی دۆلار لەکردنەوەدا 126,025 دینار بووە نرخی بانکی ناوەندی بەجێگری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار کەمی کردووە بە 140,673,364 دۆلار ئەچینە ڕۆژی سێشەممە ناوەڕاستی هەفتە و ڕۆژی سێشەمە 100 دلاری ئەمریکی یەکسان بۆ با 126,750 دینار و نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بۆ خستنە ڕووی دۆلاریش 141,635,018 دۆلار بووە ڕۆژی چوارشەمە لەکردنەوەدا نرخی 100 دلاری ئەمریکی یەکسان بۆ با 126,500 دینار نرخی بانکی ناوەندی بەبورن بەجێگری ماوەتەوە و خستنە ڕووی دۆلار 141,540,000 دۆلار بووە ئەچینە کۆتایی هەفتە و لە کۆتایی هەفتەدا نرخی دۆلار با 126,600 دینار بووە نرخی بانکی ناوەندی بەجێگری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 145,463,091 دۆلار بووە ئەمە دەرخستەی نرخی دۆلار بوو کە دۆلار با 126,800 بازاڕی بەجێهێشتووە. ئاژانسی وزەی گیان راپۆرتێکی لەبارەی وزەی بەدەزات و بۆ ساڵی 2030 بڵاو کردوێتەوە ئەمە تازەترین راپۆرتی ئاژانسی وزەی گیان راپۆرتێکی زۆر تێروتەسەلا بەڵام ئێمە بەڕگەیەکی بچووکمان لە راپۆرتەکە بۆ ئێوەدا ئامادەکردوت کە پێشبینی و بەراوردکارە لێنەوە ساڵی 2016 بۆ 2030 بە پێی پێشبینیەکە خەڵوز لە ساڵی 2016 بەڕێژەی لە 35 لە کۆی گیان بەرەماتووە بەڵام بۆ ساڵی 2030 ئەم ڕێژەیە کەمەکە بۆ لە 21 و غازی سروشی بۆ ساڵی 2016 لە 15 بووە راپۆرتەکە پێشبینیەکە ڕێژەی گاز بۆ ساڵی 2030 بگاتە لە 18 واتە لە 103 زیادەکە و نرخی نەوت ببورن بەرهەمێنانی نەوت لە ساڵی 2016 لە 123 ینی گەشەی کردو بەڵام ئەم ڕێژەیە ینی بۆ ساڵی 2030 کەمەکە بۆ لە 112 ئەمە تەسیراتی بەدڵنیایی لەسەر نرخی نەوتە بێ ینی تا بەرهەمکەم بێ نرخی زیاترێ بۆی پێشبینیەکە لە ساڵ 2030 نرخی نەوت بە ڕێژکی بەرچاو بەرزبوونەوە بەخۆیەوە ببینەوە ئەتۆم نیکلار ساڵی 2016 لە 102 بەرەماتوو بەڵام ساڵی 2030 ئەم ڕێژێ بۆ لە 2030 ئەم ڕێژێ بۆ لە 101 کەم ئەبێتەوە ئەمە ینی وەکو پێشبینی وەکو راپۆرتەکەش ئاماژەی کردووە راپۆرتەکە تەسەورەکە تا ساڵی 2030 کێشەی ئەتۆمی ئێران و کێشەی ئەتۆمی کۆریای باکوور ئاستەکانیان زۆر دابەزێت
و وزە ئاویەکان لە ساڵی 2016 لە 22 بەرەماتون، بەڵام ساڵی 2030 هایدرۆ بووە بە لە 25 واتە ڕێژەکەی 3 پۆینت زیادەکە ڕێژەی گەشتێنانی بەرهەمە ئاویەکان ئەو وزانەی کە بە ئاو بەرەمێن لەوانەش کارەبا سۆلار واتە بەرەمێنانی وزەی با ئەوەی کە ئەو پانکانی خوێنەوە زۆرجار ئەوانە وزە لە دەشتایەکان ناخولێنەوە وزەی بان کارەبا بەرەمێنن. ئەمە لە ساڵی 2016 لە 3 بووە، ببورن لە 2 بوو، بەڵام بۆ 2030 ئەمە وزەی خاوێنی پێوترێ بە ڕێژەی لە تا گاتە ڕێژەی لە 7 کە ڕێژەیەکی باشە. ئەمە کاریگەریشی ئەبێ لەسەر کەمکردنەوەی فشار لەسەر بەکاربردننی وزە بۆ بەرەمێنانی کارەبا و وزە نوێبووەکانی تریش ئەو جۆرە وزانن لە وێنی بوون و سۆلار و وزەکانی تری لەو جۆران ساڵی 2016 لە 3 بەرەماتون، بەڵام ساڵی 2030 ئەم وزانە ئەگەنە لە 7. ئەمە پێشبینیەک بۆ ئاژانسی وزەی جیهان و پێشبینی و بەراوردکاری بوو لە نێوان ساڵی 2016 بۆ 2030 بۆ کۆی جۆری وزەکانی کردو کە لە ساڵی 2016 چەند بەرەماتوو ڕێژەی گەشەی بەرەماتوو چەند بوو و لە ساڵی 2030 ڕێژەی گەشەی بەرەماتوو چی لێ دێت، نرخی ئاستی بەرەمێنانی نەوت کەمەکە و ئاستی بەرەمێنانی وزە ئاویەکان زۆرە بێ. ئەمەش کاریگەری باشی لەسەر ژینگەی جیهانیە بێ و هەواڵێکی دڵخۆشکەرە. ئەمە پێشبینیەکانی هەفتە بوون. بەڵە بەرەزان بەرنامەی ژێرخانتان پێشکەشکرا ئابوورێکی چاک چاوەڕێمانکە بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ کوردستان.